ئەمە بنکەی تەندروستی سیدەکانە. لێرە ئەم نەخۆشە پشکنینی بۆ کراوە و پزیشکەکەشی پێی دەڵێت دەبێت ڕەوانەی نەخۆشخانەی گشتی ئاشتی سۆران بکرێی. هاوسەری ئەم نەخۆشە دەدوێنین کە بزانین لەکوێ هاتوون بۆ چارەسەرکردنی هاوسەرەکەی. لە دەراوێ هاتیمە ئاخر گوندە خوار بێرکمێ ئاخر گوندە وڵی تقریبا سەعاتێک و قسوورە بەردی هەیە بەردی لەناو کلیەیدایە ئەس بێ بەسۆران لێرە دکتۆر وەکو پێویست نییە حەبوو دەرمان وەکو پێویست نییە. ئۆتە دکتۆریە نووسی لێرە نییە لە دەرێ هەی لێرە نینە هەنی لە ناو خۆستخانە چ ئەوش حەبوو دەرمانی مەزبوط هیچی لێ نەبوو. ئەوە نەخۆشە بێ گرانەتە خوین چاوری شتیوە تۆتێ هەی سوالن کردوەتی ئەو حیلازان دەرێ بینە بۆ مشکلە نییە. بنکەی تەندروستی سیدەکان 24 سەعات بەڕووی نەخۆشەکان کراوەیە. ڕۆژانە نزیکەی 100 نەخۆش بۆ وەرگرتنی چارەسەر ڕوو لەم بنکەیە دەکەن. لە پزیشک و کارمەندانی ئەم بنکە تەندروستیە دەپرسین ئایا نەخۆشەکان وەک پێویست دەرمانی چارەسەری نەخۆشەکان دەست دەکەوێت؟ بەشی زۆری ئەو دەرمانانەی هەیە دەرمانی بنکەیە بەڵام ئەمە وەجبە دەرمانەکەیە کە دەرمانی تەواڕیە بۆ نمونە هەندێک موسەکناتی بەقوتی ئێستا و نەخۆشەیەکە هات بەردی گورچیلەی هەبوو بەردەکە هات بۆ خوارێ هات بۆ ناو بۆڕی میزەڕۆی بۆڕی میزەڕۆ زۆر تەسکە ژانێکی زۆر دەکا ئەو موسەکناتی لێرە دامێ ئیستفادەی لێ نەکرد ناعیلاجم نەخۆشەکە پێشەوەی ئیحالەی بکەم ناتوانم ڕێیەکە سەعاتێک دوورە ناتوان ناکرێ بەو ژانەی نەخۆشەکە بڕوا ئەو ڕێی بکە فمحاولە دەکەین بە هەر نوعک ژانەکەی بین نەخوارێ بە گوێرەی ئێستا دەرمان هەیە بەڵام بە گوێرەی تموحاتی ئەمە داواکەی نەخێر چونکە لەوانە هەندێک نەخۆشی هەیە پێویستی بە هەندێک دەرمان هەیە ئەو دەرمانە نییە یان کەمە. لە تەواوی سنووری برادۆست 8 بنکەی تەندروستی هەیە. ئێستاش لە سەنتەری ناحیەی سیدەکان کار لە دروستکردنی نەخۆشخانەیەکی 25 قەلوێرەیی دەکرێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.